بڵاوبوونەوەی گرتە ڤیدۆیەک لە تۆرە کۆمەڵایەتیەکاندا کە تێیدا دەردەکەوێت لە نەخۆشخانەی شەی شەوکەتی قەزایی سەی سادق و لە ژووری پزیشکێکدا چەند بوتڵێک مادەی کحولی هەیە کاردانەوەی لێکەوتەوە. نەخۆشخانەکە گەورەترین نەخۆشخانەی سەی سادقە و ڕۆژانە دەیان نەخۆشڕوو لەو نەخۆشخانەیە دەکەن. ڕۆژامن و سێکیشبوونی مادە کحولیەکان لە ناو نەخۆشخانەکەدا بە کارێکی نایاسایی دەزانێت، بەڵام پێشی وایە بڵاوبوونەوەی گرتە ڤیدۆیەکە دەستی لە پشتە و بۆ ململانەی حیزبی بەکار هێنراوە. لە ڕووی یاساییەوە لە ناو دام و دەستگاکانی حکومەتە ڕێگە پێدراو نییەکەوە مەشروب هەم هەبێ و هەم بخورێتەوە. دەنا نەخۆشخانەی شەی شەوکەت دەیان دیاردەی دری جوانی تایەوە کۆمەڵە کارمەندی دڵسۆز ئەوەی کە بەپێی توان ناتوانیوانە خزمەت بکەن ئەوەی کەوا پیان کرابێ. ئەم دیاردەیە ئێمە تەنها توانین لەو ڕۆ قسەی لەسەر بکەین کە وەکوتم دیاردەیەکە نابێت لە ناو هیچ دام و دەستگایەکی حکومەتە مەشروب و هاوشێوەکانی ببینرێ و بەکار بێنرێ و بخورێتەوە. خستنە ڕووی ئەم گرتە ڤیدۆیە و بڵاوکردنەوەی و بەو شێوە بەرفراوانە پەیوەندی بە جۆرێک لە ململانەوە هەیە کەوا لە ناو پێم وایە بۆ شکاندنی ستافی بەڕێوەبەری ئیدارەی نەخۆشخانەکەیە. چالاکوانێکیش دەڵێت پێویستە بە زووترین کات لایەنی پەیوەندیدار بێتە سەرخەت و سەرپێچیکاران بە سزای یاسایی خۆیان بگەێنێت تا جارێکی دیکە حاڵەتی نەشیاوی لەو جۆرەیە دووبارە نەبێتەوە. جێگەی داخەکەکەتی تەندروستی لەم شارە زۆر وێرانە، کێشەکانی چارەسەر ناکرێن و ئەدێتە دەست زەمن. ئەبینی خەڵکی لە ناڵپارێز و ئەتا گوندەکانی بناری سووریەن و سەرجەم گوندەکانی دەوروپشتی ئەم قەزا سەردانی و نەخۆشخانەیە دەکەن. بەڵام ئەبینین لە ژووری یەکێک لە پزیشکەکانە بڵی مەشروب دەبینێت کە ئەمە جێگەی داخە و بەپێی هیچ یاسایەکی حکوومەتی هەرێمی کوردستان خواردنەوە مەشروبە گازیەکان یاخود هەر شتێکی تر لە کاتی داوامدا کە ببێتە هۆی بێهۆشبوونی کارمەند یاخود ئەو فەرمانبەرانی کە لەناو ئەسنای داوامدان ڕێگەی پێدراو نییە. سەبارەت بەو گرتە ڤیدۆیە پەیام هەوڵیدا لێدوانی قایمقامی سەی سادق و بەڕێوەبەری نەخۆشخانەی شەی شەوکەت وەربگرێت، بەڵام هیچ کامیان ئامادە نەبوون لێدوان بدەن. دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیدۆیەکە وەزارەتی تەندروستی هەرێم ڕایگەیاند وەزارەتەکان بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و قایمقامی سەی سادق بۆ لێکۆڵینەوە لە سەر ڕووداوەکە ڕادەسپێرێت. وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیش بۆ پەیام وتی چاڕوانی پێگەێنانی لیژنێکی لێکۆڵینەوەن لەلایەن وەزارەتی تەندروستیەوە. سوێی محەممەد، کەناڵی پەیام، سید سادق.